بەشێک لە گۆڕستانی گەورەی خورماتوو دەکەوێتە بەر پرۆژەی جووتسایدی گەڕەکی ڕزگاری وە نزیکەی 200 گۆڕ دەگوازرێتەوە بە لیژنەیەکی هاوبەش وە گۆڕستانی شەیدانی قەزاکە. وەکو لە ڕووی شەرعیشەوە لە کۆن و لە تازەیە شتیوا بووە لە وڵاتەکانە لە هەموو جێگایەکە کاتێک قەبرسانێکیان قەبرێکیان چەند قەبرێک بکەوێتە بەر پرۆژەیەکی گشتی پرۆژەیەکی خزمەت گوزاری خزمەت بەو شارە بکە بۆ خەڵکە بکە هیچی تیان نابێ ئینشاءالله هیچی تیانە ئەو قەبرانە بگوازرێنەوە بە شێوازێکی قانونی و شەرعی بە شێوازێکی جوان ئەم تەربانە بگوازینەوە فەوزا دروست نەبێ هەرێکێ بۆ خۆی بێت و قەبر هەڵکەنێ و قەبرەکەی ببە بۆیە لێرەوە داوا لە خەڵکەکە ئەکەم خەڵک تاوەکو ئەم لژنەیە پەیوەندی پێوەنەکە کەس نەیەت قەبر هەڵ نەکەنێ. کەسوکاری مردووەکان ئامادە دەبن لە کاتی هەڵدانەوە و گواستنەوەی گۆڕەکان. ئیتر وەسێتیشیان کرد لێرە بیان نێژن ئێستش بە پێی دەستوری حکوومەت کە ئاڵەیە جادە دەرەچێ و شتیوا هەڵەگیری ئێمەش حەزمان کرد بیبینە زێدی خۆمان کە دێی کەس نەزانە 36 ساڵ پێشە باوکم عەمری خوای کردووە لە شاری دۆستخورماتوو و ئێستا و گۆڕستانە بەر جاداکەوێ بڕیارە لای بەن گوێزامانەوە ئەمڕۆ گوێزامت بۆ گۆڕستانی شەیدان دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەم. زۆر سپاس بە خەڵکی دۆستخورماتوو کە هاوکارمان بوو بەڕاستی ئاوکارمان بوو خەڵکی دۆستخورماتوو زۆر سپاسیانەکەم. دیارە ئەم گۆڕستانە لە کۆنۆ ئینکراوە منی شەکێکم لەوانە کە باوکم و برایەکم و خاڵم و میانواتە 5 بۆ 6 کەسم لێرەیە کە مردووە و هاتوو لە حالەتێکە ئەم حالەتەکەەوە ئێستا ئەمە بەر شارعەکەوێ لە لانی حکوومەتەوە تەبان توی جەسەڵاتێکت نییە ئەمە شەرعەن ئێمە پرسیارمانیش کردو و خۆشمان ئەزانین هیچی تیان نییە ئەمە بەرژەوەندیەکی ئامە ئیتر لە ساڵح ئێمە و خەڵکێکایە ئێمەش پێمان خۆشە و داوا دەکرێت بەشێک لە شوێنی گۆڕستانەکە کە ناکەوێتە بەر پرۆژەی ڕێگاکە بکرێت بە شوێنێکی گشتی. دەستخۆشی لە حکوومەت دەگەین کە ئەم گۆڕستانە هەڵەگرێ لێرە کە بێتە بەر پرۆژەیەک بۆ شاری دووزی خورماتوو بۆ هەموویەتی ئەمە بەس داوامان لە بەرپرسەکانمانە کەوا خۆیان بە دەمچەرمی شارەکەمان دانن و ئەمە قسەتە ئەستۆی خۆیان کە گۆڕەکانیان هەڵکەنا لێرە نەکرێتە خانوو یەک دووسێ کەس بیکا بە خانوو یان بیکا بە ڕزێ دوکان ئەم بەڵێنمان لێیان ئەوێ وەکو بەڵێنمان پێ بدەن نێلن کەس بیکاتە خانوو. لە ڕووی شەرعی ئیسلام و یاساوە لە پێناو بەرژەوەندی گشتیدا ڕێگا بە هەڵدانەوە و گواستنەوەی گۆڕ دەدرێت لە خەزای خورماتوش نزیکەی 200 گۆڕ لە پێناو بەرژەوەندی گشتیدا هەڵدەدرێنەوە و دەگوازرێنەوە بۆ گۆڕستانێکی دیکە. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورماتوو.